سڵاوی خۆی گەورەتان لێبیتن خوشکان و برانی بە ڕێزی من هاتینەوە لاتان لە 1/4/2025 چەند پرسیارێک زیاد کراون بە پشتیوانی خی گەورەی شەڵا و پرسیارەتان ئێستا بۆ ڕوون دەکەینەوە بە هیوای ئەوەی کەوا تەواو سوودی هەبی بۆ هەموو لایەک تکایە پێشەوەی دەست پێ بکەین فۆلۆوی ئەکاونتەکانمان بکەن سبسکرایبی یوتیوبەکەمان بکەن سپاسان دەکەین کۆمنتی بەجێ بێڵن بۆی کەوا ڤیدیۆکە ئەکتیڤیت و زۆرترین بینەری هەبیتن پشتیوان بەخوای گەورە یەکەم پرسیارمان لێرەدا کە هەمانە was gilt an diese Kreuzung لەو چوارڕیانەی چ شتێک دەگوزەرێ تەمەشا بکەن ئەمە ئەو شیلدەمان هەیە فۆفات گڤێن دەبێت ئەولەویەت بە دەسەڕاست و دەسە چەپی خۆمان بدەین و دەسەڕاستی مەچمان هەیە فاغاتشتخاسەی کەواتە ناتوانین بڕۆین بۆ وێندەر ئەوە یەک دەستە چەپی خۆشمان هەر فاغاتشتخاسێ ناتوانین بۆ وێندەرش بڕۆین یەک حەلمان هەیە ئەویش چیە کە ڕێک بڕۆین باشە کەواتە دەڵێن چ ئیشتا فۆزیشتیش ناغێت ئەبیگن ڕێگە پێدراون بە وریاییەوە پێچکەمەوە بۆ دەسەڕاست نەخێر ئیشتا فۆزیشتیش دی Kreuzung überqueren ئەوە دروستە لە بۆم هەیە ڕێک بڕۆم لە بۆم نییە نە لە بۆ دەسەڕاست نە لە بۆ دەسە چەپی خۆم بڕۆم چونکە فاغاتشتخاسەیە کەواتە ئیشتا فۆزیشتیش nach links abbiegen وەڵامی سێمیشان هەڵەیە کە ناتوانین بۆ دەسە چەپ بڕۆین پرسیاری دواتر ab welche Verkehrszeichen dürfen Sie nur mit Schrittgeschwindigkeit weiterfahren کام لەو هێمایانە کە هەمانە ڕێگە پێدراوی تەنها بە Schrittgeschwindigkeit لێ تێپەڕبین بۆ نمونە ئەوەی یەکەم کە هەمانە Kreisverkehr فلکەی بازنەیە لێرەدا Schrittgeschwindigkeitمان نییە بەڵکو mäßiger Geschwindigkeitمان هەیە wir dürfen hier mit mäßiger Geschwindigkeit heranfahren لە بۆمان هەیە بە خێراییەکی ئاسایی تێپەڕبین کەواتێکم هەڵەیە دووەم ئەو هێمای کامانە هێمای ناوتەی ئارام و نیشتەجێبوونە Verkehrs beruhigte Bereiche کەواتە لێرەدا wir dürfen nur mit Schrittgeschwindigkeit weiterfahren هێمای سێمیشان گیفاشتێلەمان هەیە خاڵێکی مەترسیدارمان هەیە کەوا mit Schleuder Gefahr ئاگادار بە لێرەدا مەترسی خلیسکان هەیە ئەویش غەڵت کەواتە تەنها وەڵامی دووەم پرسیاری دواتر پرسیارێکی ڤیدیۆیمان هەیە باش دیقەتدەن زۆرترین خێرای ڕێگە پێدا و 30 کیلۆمەتر بوو ترافیک سەوزە ئیشارەتمان پێکرد بۆ دەسەڕاستی خۆمان ئێستا پێچ دەکەینەوە تەواو هیچ کەسێک نییە پێچمان کردەوە ئێستا چوینە سەر شتخاسەیەکی تر سەر ڕێگایەکی تر تەمەشاکن Wie schnell dürfen Sie nach dem Abbiegen Hustens fahren دوای ئەوەی کە ئێمە ئێستا پێچمان کردەوە زۆرترین خێرای ڕێگە پێدراو ئێستا چەند دەتوانم بڕۆم ئەمە فەرعی پێشتر 30 کیلۆمەتر بوو دیاریکرا بوو سنوردارکرا بوو بەڵام لێرەدا سنوردارکراو نییە لە ناو شارین مادام هیچ هێمایەک نەبیتن زۆرترین خێرایی ڕێگە پێدراو چەندە لە وەڵامدا دەرێن 50 کیلومتر in einer Stunde پرسیاری دواتر Einbahnstraßeمان هەیە Sie befahren eine so beschilderte Einbahnstraße ئەمە لەو Einbahnstraßەی کە یەک ئاراستێت دەڕۆین ساری لێ دەخورین was ist richtig چ شتێک لێرەدا دروستە لە وەڵامدا دەرێن یەکەم Ich muss mich zum links abbiegen mögliches weit links einordnen دروستە چۆن ئەمە کە یەک ئاراستە هەیە لە کۆتایی فەرعەکەی کاتێککە بمانەوێت بۆ منە بۆ دەسە چەپی خۆمان بڕۆین مادام ئەو شیلدەت بە تەنها هەیە دەبێت هەتا بتوانی دەسە چەپی خۆت بگری ئەوانەشی بۆ دەسەڕاستەڕۆن هەتا بتوان دەسەڕاستی خۆیان بگرن دوو ich darf entgegen der Fahrrichtung parken ڕێگە پێدراوم بە دژە ئاراستەی لێخوڕینەوە پارک بکەم نەخێر بەڵکو ich darf auch am linken Fahrbahnrand parken لە دەستە چەپی جادەی لە Einbahnstraßەی لە بۆ تێ پارک بکەیت بەڵام بە ئاراستەی لێخوڕینەوە نەک entgegen بیتن باشە entgegen der Fahrrichtung ist nicht erlaubt پرسیاری دواتر ڤیدیۆیەکی ترمان هەیە تەمەشا دەکەین لە دەرەوەی شارین لێرە ئەوەی کە هەمانە پێمان دەڵێت ئاگادار بە سایدی دەستە چەپ کۆتایی پێدەدن کەواتە دیقەت بدەن سیارەیەکی شین لە دەستە چەپی منە زۆرترین خێرای ڕێگە پێدراو 80 کیلۆمەترە باوشتێلەمان هەیە و سایدی دەستە چەپیمە کۆتایی پێدێت کەواتە wie verhalten Sie sich jetzt richtig
ئێستا چۆن بە شێوازێکی دروست هەڵچ و کەوت دەکەین لێرەدا ئاگادار بن حاڵەتی غایس فەشلوس فێفانمان هەیە ئەو حاڵەتەم زۆر باس کردی هەم لە لایڤەکان هەم لە دەرسەکانیشدا حاڵەتی غایس فەشلوس فێفانچیە لە کاتێکدا کەوا یەکێک لە سایدەکان بەهۆی بربەستێکەوە کۆتایی پێدێت یاخود سایدەکە بە تەواتی کۆتایی پێدێتن چ دەبیتن ئۆتۆمبیلەکان ئەوانەی کەوا سایدان کۆتایی پێدێتن دێن داخلی سایدەکەی تر دەبن و ئەوانەشی کە لەسەر ئەو سایدەن کە کۆتایی پێنایەتن دەبێت کار ئاسانی بۆ بکەن بۆ نمونە لەو بارودۆخەیدا ئەمن ئەو ئۆتۆمبیلە شینەی ئیزن دەدەم ئۆتۆمبیلی پێشە من ئۆتۆمبیلی پێشەخۆی ئۆتۆمبیلی دواوەی من ئۆتۆمبیلی تەنیشتەخۆی یعنی یەک لە دوای یەک ئۆتۆمبیلەکان ئیزم دەین نەوەک ئەمن لێرە بوەستم سێ-چار ئۆتۆمبیلی ئیزم بدەم ئەو جا بۆ خۆم بڕۆم نە یەک لە دوای یەک تاک بە تاک ئیزن دەدرێ کەواتە چۆن هەڵسکۆت دەکەم Ich lasse den blauen PKW von mir einscheren بەڵێ ئەو سیارەشینێکە لە تەنیشتە منە لێ دەگەڕم داخلی پێشە من ببیتن ich verringere meine Geschwindigkeit وە خێرایەکەشم کەم دەکەمەوە بۆی کار ئاسانی بۆ بکەم لە پێشە من داخل بیت ich beschleunige ئەم خێرایم زیاد دەکەم ئەوەیان هەڵەیە پرسیارێکی ترمان هەیە ئەو پرسیارش تەنها گۆڕانکاری تێدا کرایە Sie möchten hier nach rechts abbiegen جەناب دەتەوێت لێرەدا پێچکەیتەوە لە بۆ دەسەڕاست Was ist richtig? چ شتێک دروستە Ich muss nur den entgegenkommenden Fußgänger die Fahrbahn überqueren lassen. تەنها ئەو کەسێک کە لە بەرامبەرم دێتن دەبێت کار ئاسانی بۆ بکەم مافی پێ بدەم بپەڕتەوە نەخێر Ich habe Vorrang vor beiden Fußgängern مافم هەیە لە پێش هەردووچیان نەخێر Ich muss beide Fußgänger die Fahrbahn überqueren lassen. ئەمن دەبێتن کار ئاسانی لە بۆ هەردووچیان بکەم ماف بە هەردووچیان بدەم ئیزنیان بدەم دروستە یەک تێبینی ئاگدار بن هەر کاتێک کە پێش دەکەیتەوە فوسکێنگە بیت غاتفاغە بیتن ئەلکترۆغۆلە بیتن هەرچیەک بیتن دەبێت ئیزنیان بدەی ئەو فێکێستایل نەمانە دەبی ئیزن بدەی لە کاتی پێچکردنەوە بەڵام بینە بەرچاوی خۆت ئەگەر بێت و ئەو شەخصە بۆ نمونە ئەلێرە بیتن بێ بپەرتەوە بۆ ئێرە بێ بپەرتەوە بۆ ئەو بەرەی باشە ئەمە ڕێک دەڕۆین ئەو بێ لەو بەری جادەی بۆ ئەو بەری جادەی بڕواتن ئاگدار بن ئیزنی نادەیت باشە تەنها ئەگەر پێش دەکەیتەوە دەبێ ئیزنی بدەیت چونکە ئەگەر هەموو کەسێکتر ئیزندا بەو شێوازە ئەوە فوسکێنگە بە کەیفی خۆی دەپەرتەوە بەبێ ئەوەی کەوا خەتی پەڕینەوە شەبیتن ئەو کاتی مەترسی زۆر زیاد دەبی دەچینە سەر پرسیاری دواتر Ab welchem Verkehrszeichen dürfen Sie eine zulässige Höchstgeschwindigkeit von 60 km/h nicht überschreiten? لەکام هێما ئەو هێمانەی کە هەمانە لە بۆتنیە خێراییەکە زیاتر لە 60 کیلۆمەتر بیتن لە سەعاتێکدا ئەمە گوتمان چێ Rund und rot heißt es Verbot بازنەی و سوور ڕەنجی سوور واتە قەدەغەیە کەواتە وەڵامی یەکەم دروستە لێرەدا لە بۆتنیە لە 60 کیلۆمەتر زیاتر بڕۆی ئەوەی دووەم ڕێک پێچەوانەکەیتی کەمترینی خێرایی Mindestgeschwindigkeit 60 کیلۆمەترە غەڵەتە ئەوەی سێمیان کە هەمانە Der Höchstgeschwindigkeit ist aufgehoben واتە ئەو خێراییەی کاکە بۆ نمونە سنوردار کراوە گریمان ئەوە 60 نووسرایە هێمای یەکەم هێمای کۆتایی کە کاخەتی بەسەرداهاتیە ئەوە هەڵگرەوەی ئەو 60 کە سنوردار کراوە یعنی ئەگەر ئەو هێمای هاتە پێشتر لە بۆت هەیە لە 60 زیاتر بڕۆیت کۆتایی بە 60 سنوردار کراو هات پرسیاری دواتر Was ist in dieser Situation richtig? لەو بارودۆخەی چ شتێک دروستە کاچی پۆلیس لە بەرامبەرمانە تەمەشات دەکا بەڵێ تەمەشات دەکا یعنی چێ شتۆپ تەواو بۆستە کاچی پۆلیس سینجی لە تووە تەمەشات دەکاتن یعنی ڕاوەستە Ich muss umkehren ئەمە دەبی بسوڕێمەوە نەخێر Ich muss ohne zu warten nach rechts abbiegen بێ ئەوەی ڕابۆستم دەبێت پێچکەمە بوو دەسەڕاست نەخێر Ich muss vor der Kreuzung warten لە پێش چوارڕانەکەی دەبێت ڕابۆستی پرسیاری دواتر Ihr Kraftfahrzeug ist eingeschneit ئۆتۆمبیلەکەت سنووردا عفوەن بەفرباریە بەفر لەسەر ئۆتۆمبیلەکەت کەتی سبەینێ لە مارێ دەچێت دەرێت تەمەشادەکەی ماشەڵای لێبێ یەک پارچە بەفر سیارەتی و تەخت کردێ داپۆشیە Wie müssen Sie sich vor Fahreintritt verhalten پێشەوەی دەست بە لێخوڕینی بکەیت دەبێت چۆن هەڵسکۆت بکەیت طبعا دەڵێن
Ich muss Schnee von den Beleuchtungseinrichtungen entfernen. Amen دەبێت بەفری لەسەر چ لابدەم لەسەر گڵۆپەکان. Vom Fahrzeugdach entfernen لەسەر سەقفی سیارەش لابدەم. Vom Nummernschild entfernen لەسەر ڕقەمی سیارەش لادەدەی. ئاگادار بە du musst es tun. باشە هەر سێکی دەبێت بکەیت. جەماعەت بەبیرتان دەینمەوە خوشکبرایانە ئەگەر بتانەوێت بەو شێوازە کار ئاسانیتان بۆ بکرێتن هەموو پرسیارەکان یەک لە دوای یەک پرسیاری ژینگەی بیت تەکنیکی بیتن وێنەکان ڤیدیۆکان هەموو پرسیارەکان بەو شێوازە بۆتان ڕوون بکرێتەوە ئەمە هەر 35 ڕۆژێک جارێک کۆرسی تایبەتمان هەیە کۆرسی ئۆنلاینمان هەیە لە کۆرسەکانماندا هەموو پرسیارەکان ڕوون دەکەینەوە کار ئاسانیتان بۆ دەکەین ئامادەتان دەکەین بۆ ئیمتیحانی بۆ ئەوەی کەوا بە پێی خۆت بچی ئیمتیحانی پشتیوان بەخوای گەورە بەبێ کێشە بێ ئەوەی کەوا ڕێگا بۆ یعنی دەست بۆ ڕێگایکی غێرە قانونی ببیت دەست بۆ ڕێگایکی نایاسایی بیت و خۆت تووشی کێشە بکەیت ئەوە ئێمە کار ئاسانیت بۆ دەکەین بۆ خۆت بچیت بە پێی خۆت هەم ئیمتیحانەکەی بە ئەڵمانی جواب بدەیتەوە هەم یاسا و ڕێساکان بە جوانی تێبگەیت چونکە یەک لە دوای یەک پرسیارەکان هەمووی ڕوون دەکەینەوە بۆ زانیاری زیاتر لەبارەی وەرگرتنی کۆرسەکان لەبارەی کۆرسی دەتوانن پەیوەندی بەو ژمارەیەوە بکەن 1970 315 5001 دەتوانن ڕاستەوخۆ لە وەتساپەوە نامە بنێرن لە خزمەتتاندا دەبین ئینشاءڵڵا بچینە سەر پرسیاری دواتر ڤیدیۆیەکمان هەیە تەمەشاکەن ئێستا ترافیکمان لە پێشە ترافیک سوورە ئەوە ترافیک سوورە ئێستا ترافیکەکە نامینیت ئێلکاڤیەکەش ترافیکەکەی پێشی سوورە سێڕیانێکمان هەیە لە دوای ئێلکاڤەکەی مەسافە هەیە مەجال هەیە بەڵێ مەجال هەیە دەتوانم ئێستا کە تەمەشاکەنەوە جارێککە کە ترافیک من هەڵدەگیرێتەوە سوورەکە نامنی واتە بڕۆ دەست بەلێ خوڕینی بکە دەچم لە چێ ڕادەوەستم لە پشت ئەو ئێلکاڤێ ڕادەوەستم بۆ مەجالشی تەواو هەیە ئەگەر ئەو ئێلکاڤێ لە پێشتر بواە ئەمن چوو بام ئەو سەرە فەرعم گرتبایە ئەو کاتی ڕێگە پێدراو نەدەبوو کەواتە wie verhalten Sie sich jetzt richtig ئێستا چۆن بە شێوازێکی دروست هەڵسکۆ دەکەین یەکەم ich fahre erst los wenn der LKW weiterfährt ئەو کاتی ئەم دەست بەلێ خوڕین دەکەم کاتێک ئێلکاڤێکە ڕادەوەسی هەڵەیە یعنی کاتێک ئێلکاڤێکە دەست بەلێ خوڕین دەکاتن ئەو کاتی ئەمیش دەست بەلێ خوڕین دەکەم ئەوە گوتمان ئەو کاتی دەبوو ئەگەر بێت و ئێلکاڤێکە لە پێشتر بواە مەجال نەبواە لە پشت ئێلکاڤێکە ڕابوەستی ئەتو سەرە فەرعەکەت گرتبایە ئەو کاتی قەدەغە دەبوو ich fahre jetzt los ئەمن ئێستا دەڕۆم دروستە مەجال هەیە لە پشت ئێلکاڤێکە بڕۆ لێوە ڕاوەستە ich fahre erst los wenn meine Ampel grün zeigt ئەو کاتی ئەم دەڕۆم کاتێک ترافیکەکەم سەوز دەبیتن ئێخۆ ترافیکەکە سوور بوو کوژایەوە یعنی تەواو بڕۆ لەو جۆرە ترافیکانە چاوەڕێ ئەوەی مەکە یەکسەر یعنی ئیلا سەوزت بۆ بێتن چکات جاری وایە ترافیک لە پێش دەکوژێتەوە سوورەکە دەکوژێتەوە ئاماژێ بۆی کە سەوزەکەک هەڵنابیتن ئاماژێ بۆی کە بڕۆیت و ئاگداریش بن سەرە فەرعەکان ئاین موندنەکان سێڕیانەکان قەپات نەکەن چونکە 25 ئۆرۆ غرامەی دەدەیت دواتر پرسیارێکی تر wie müssen Sie sich bei diesem Verkehrszeichen verhalten ئەگەر ئەو هێمایەمان هەبوو دەبێت چۆن هەڵسکۆت بکەین یەکەم ich muss hinter dem Verkehrszeichen nach links abbiegen ئەو هێمایە دێتە پێش یعنی لە دوو ئەو هێمای ئەو زادەبی پێچکەمەوە دەستە چەپ نەخێر ich muss vor dem Verkehrszeichen nach links abbiegen پێشی ئەو هێمایە ئاگدار بە دەبێت پێچکەیتەوە باشە و تەنها لە بۆ تێ لە بۆ دەستە چەپ بڕۆیت ئەو لەو حاڵەتەیدا و دەبێت ئیشارەتیش پێکەی ich muss links blinken دووەم و سێمی دروستە پرسیارێکی ترمان هەیە Sie möchten bei winterlichen Wetterungsverhältnissen einen Pfad antreten. Was müssen Sie beachten? جەناب دەتەوێت گەشتێکی بکەی کەش و هەوا زستانەیە ئەتو دەبێ ئاگداری چ بی Schnee und Eis auf dem Fahrzeugdach können beim Herabfallen ئاگدار بە بەفر شەختە لەسەر زامی ئۆتۆمبیل لەسەر سەقفی ئۆتۆمبیلەکەت باشە بەفرێکی گەلک زۆر کەتیە لە کاتی هاتنە خوارەوەی Herabfallen nach vorne die eigene Sicht beeinträchtigen کە دێتە سەر زامی پێشەوە بۆ نمونە گریمان ستۆپەکەت کرد
ئەو بەفرەت ڕانەماڵیە لەسەر سەقفی ئۆتۆمبیلەکەت هەمووی دێتەوە سەر جامی پێشەوە ئەوە هیچ لێ دیار نییە. ئەوە یەک. دوو ئۆنفێ ئەوە زاخن بە هەر تەواوکەری ئەو نمونەی بیتم بەفرەکە هاتە سەر جامەکەیت و ئەتوش لەو حاڵتە هیچ لێ دیار نەبوو ڕم خۆت لە ئۆتۆمبیلی پێشە خۆتدا ئەوە ڕووداوی هاتسۆشی بوو بە سەبەبی ڕووداوی هاتسۆش ئەوەش دروستە. ئەندغ فاتۆگە بشێ دیگن و ئۆتۆمبیلی کەش زیان پێگەیاند وایە کەواتە هەرسێکی دروستە هەرسێکی تەواوکەری یەکتریە بۆیە ئاگدار بن نەڵێ لە بۆ جوانیە وڵی با ئەو بەفرێت لەسەر سەقفەکەی بیتن بە تایبەتی لێرە کە یاسا و ڕێسایی دروست هەیە ئەتوو ببیە سەبەب لە بۆ هۆی ببیە هۆی ئەوەی کە ڕووداوێکی هاتۆ دروستکەی ئەتوو بازەکەی دەدەی ئاگدار بە. پرسیاری دواتر Ab welcher Länge eine Fahrzeugkombination müssen Sie außerorts einen so großen Abstand zum vorausfahrenden Fahrzeug halten, dass ein überholendes Kraftfahrzeug einscheren kann? لدروي الشاري باشا außerorts Fahrzeugkombination واتە ئۆتۆمبیل و عەرەبانت پێ لە دوو خۆڕاکێ شار لە درێژی چەند ئۆتۆمبیل و عەرەبانەکەت لە درێژی چەند مەتر بەرەوسەرەوە لە دەرەوەی شار کاتێک لێ دەخوڕی دەبێت مەسافەیەکی زۆر گەورە بینێکی زۆر گەورە بدەیتە بینی خۆت و ئۆتۆمبیلی پێشەخۆت بۆی ئەو ئۆتۆمبیلەی کە لە دواوەیە دێتن بە پێشت دەکەویتەوە بە ئاسانی بتوانی داخلی بینی خۆت ئۆتۆمبیلی پێشەخۆت بیتن. لە وەڵامدا دەرێن ab eine Länge von mehr als 7 Meter وەڵامە دروستەکە 7 متر. ئاگدار بن پرسیارێکی وێنەیشمان هەیە لەسەر هەندێ ئەو پرسیارە یعنی نوێن نییە کۆنە بەڵام ئەویش هەر لەسەر ئەو بابەتەیە لەسەر ئەو مەودا گەورەی کە لە بینی خۆت ئۆتۆمبیلی پێشەخۆت دەبێت جێبەجێ بکەیت. دەچینە سەر پرسیاری دواتر Sie fahren auf eine Straße mit einem Fahrstreifen für jede Richtung. لەسەر ڕێگایەکی دەڕۆی کەوا ئاراستەی خۆتت هەیە و ئاراستی بەرامبەرت هەیە سایدی خۆت و سایدی بەرامبەرت هەیە. Bei welchem Verkehrszeichen müssen Sie dem Gegenverkehr grundsätzlich vorangehen? کام لەو هێمانە ئەمە دەبێتن چ بکەین ماف بە بەرامبەرەکەمان بدەین. لە وەڵامدا دەرین هێمای یەکەم چییە؟ گیفاش تێلێ خاڵێکی مەترسیدار ئاگدار دەکاتەوە ئاختونگ چییە کاکە؟ سایدی تو لێرەدا بربەستەک هەیە یعنی ناتوانانی بڕۆیت بە ئاسانی دەبێت داخلی سایدی بەرامبەر بیت کە بەردەوامی لە لێخوڕینەکەی بۆیە سایدی بەرامبەریش خەتەکە ڕێک کاتی خەتەکەی ما لارە کەواتە لەو حاڵەتەیدا ئەمە دەبی ماف بە بەرامبەرەکەمان بدەین. دوو لێرە ئاگدارت دەکاتەوە هەردووک سامەکان ڕەشن ئاگدار دەکاتەوە کاکە ئاگدار بە سایدی بەرامبەرت هەیە هیچ پەیوەندی بە ماف و ئەوانەوە نییە ئەمن مافم هەبیتن یان ئەو مافی لە پێشەم هەبیتن نە بۆ نمونە گریمان زاری وایە ئەتوو لە خەفاشتخاسەیەکی کۆتایی کاتە کە پێ خەفاشتخاسەکە جادەکە دەبتەوە یەک سایدی خۆت و سایدی بەرامبەرتەیە ئەو هێمایە دێتە پێشت یاخود گریمان لە ئاین بانشخاسەیەکی دەردەچی لەو حاڵەتەی وەکووە بیرهێنانەوە ئەو هێمایە دێتە پێشت دەڵێ کاکە ئاگدار بە سایدی بەرامبەرت هەیە. سێیەمیان لێرەدا ئەو هێمایی کە هەمانە طبعاً سەهمی بەرامبەرمان ڕەشە سامەکەی مەسوورە کەواتە ئاگدارمان دەکاتەوە گریمان ژێرپردێکمان هەیە ئونتەفیغونگێکمان هەیە لەو حاڵەتەیدا جادەکە تەسک بوویتەوە ئەمن دەبی ماف بە بەرامبەرەکەم بدەم کەواتە یەکەم و سێمی دروستە. پرسیاری دواتر یعنی هەندێک پرسیار زیاد بووە بەڕاستی زۆر ئاسانە دەست کە گوڵەکە لە ئیمتحانی ئەگەر لە بۆت بێتەوە باشە بۆیە بە جوانی گوێ بگرین ئینشاڵڵا بۆ ئەوەی کەوە هەڵەی قەت تێدا نەکەن. Sie befahren eine Vorfahrtstraße. جەنابەت لەسەر ڕێگایەکی ئەولەویەت دەڕۆی پێشڕەویت هەیە. Welches Verkehrszeichen beendet Ihr Vorfahrt? کام لەو هێمایانە کۆتایی بە پێشڕەویەکە دەینی؟ هێمای یەکەم خەتی بەسەداتێ بەرێ دروستە هێمای دووەم فۆفات گڤێن دروستە دەبێ ئەولەویەت بەولا بەولاتەی بەڵام هێمای سێم einmalige Vorfahrtstraße یەک جار لێرە بۆ نمونە لەو سێڕیانیان لەو
چوارڕانی کە لە پێشە خۆتا تەنها یەکجار پێشڕەوی تەیە کەواتە ئەو هێمان ساڕۆخی پێشەویت پێدەدا نەک کۆتایی پێبینیتن تەنها یەکەم و دووەمی دروستە. پرسیارێکی تر ئەو پرسیارش ئەو وێنەیەمان هەر هەبووە گۆڕانکاریەکی زۆر کەمی تێداکرا welches Verhalten ist kam uns لێردا دروستە ich fahre alles erst یەکەم کەس بڕۆیت نەخێر ich lasse den Traktor abbiegen ئەم تراکتۆرەکە ئیزن دەدەم نەخێر ich lasse die Straßenbahn durchfahren ئەم Straßenbahnەکە ئیزن دەدەم. ئەو گۆڕانکاری کە تێدا کرای ئەوەیە لە پرسیارە کۆنەکەی دەگوترا ich darf nicht auf die Schienen warten شتێکی وا بوو کە ئەمە ڕێگە پێداوم لەسەر سکەی ڕابۆستم تەمانە تو دەوی لێرە لەسەر ئەو سکەی ڕادۆسیە تاوکو بەرامبەرکرد ئیزن دەدەی گێگنفێکەی ئیزن دەدەی بەهەرحاڵ تەنها وەڵامی سێم دروستە. پرسیارێکی تر باش گوێ لەو پرسیارەی بگرن. Sie fahren einen PKW mit der Antriebsart Plug-in Hybrid. Wie können Sie den Kraftstoffverbrauch optimieren? جەنابەت ئۆتۆمبیلێکی لێ دەخوڕی هیبریدە ئۆتۆمبیلەکە هیبرید چییە سیارە هیبرید جەماعەت سیارە هیبرید ئەوەیە کە هەم ئەو ئۆتۆمبیلە مەشینەیەکی کارەباییەیە هەمیش بنزین کەواتە ئەمە چۆن دەتوانین بۆ نمونە سوتەمەنی کەمتر سەرف بکەین ئاگامان لە سوتەمەنی سەرفکردنەکەی خۆمان بیتن لە وەڵامدا دەڵێن ich nutze durch meine Fahrweise den elektrischen Antrieb طبعا ئەمن مەشینە کارەبایەکەی بەکاردێنم بەڵام چۆن بە جۆریەتی لێخوڕینەکەی خۆم ئەرێ چۆن مەبەستی پێچیە کاتێک کە جەنابەت بۆ نمونە لەسەرە خۆ لێ دەخوڕی زەختی لە ئۆتۆمبیلەکەی ناکەی بە فولگاسەوە لێ ناخوڕی ئەو کاتی مەشینە کارەبایەکە ئیش دەکاتن دروستە ich nutze ausschließlich die Rekuperation zum Aufladen der Batterie ئەمە لێرەدا ڕێکوپراتسیۆنی بەکاردێنم بۆ شانکردنەوەی پاتری ڕێکوپراتسیۆن وەکو بیرهێنانەوە پێتان برێم سیستەمەکە لە بە ئۆتۆمبیلی کارەبایی دانرایە لە حاڵەتەکە پێ لەسەر بنزینی هەڵگرت یعنی مەقسەد پێ لەسەر پەیدانی وزەی هەڵگرت ئۆتۆمبیلەکە بە شێوازێکی ئۆتۆماتیکی ستۆپ دەکات لەو ستۆپکردنەوە ڕووک ئینەرژی ڕووک گڤینونگ دەکاتن یعنی وزەی دەداتەوە ناو پاتری بەڵام لێرەدا مەبەستی پێ ئەوەیە کە ئەتوو پاتریەکەی تەنها بە گەریمان بە ڕێکوپراتسیۆن شەحن بکەیتەوە دەزغایشیانیشت ئاوس ڕێکوپراتسیۆن ڕاستە پاتریەکەت بۆ شەحن دەکاتەوە بەڵام موزەکەی زۆر کەمە ئەتو ناتوانی بۆ نمونە بە ڕێکوپراتسیۆنی بە تەواتی پاتریەکەت شەحن بکەیتەوە تەنها کاراسایی بۆ دەکات بۆیە دووەم غەڵەت ئاگدار بن تەڵەییە سێیەم ich lade die Batterie regelmäßig am Stromnetz auf. طبعا بۆ ئەوەی کەوا بتوانم کاربایەکە مەچێ کاربەکەش لەسەری بڕۆم پاتریەکەی شەحن دەکەمەوە بە بەردەوامیش با پاتریەکە لەسەر شەحن بیتن کەواتە یەکەم و سێمی دروستە دووەمی بە کەڵک نایەت. پرسیاری دواتر جەماعەت بەبیرتان دەینمەوە ئاگادار بن تکایە فۆلۆی ئەکاونتەکانمان بکەن سەبسکرایبی یوتیوبەکەمان بکەن ئەدی سناپچاتەکەمان بکەن سپۆتلایتی زۆرمان بۆ داناون حاڵەتی ڕاستەوخۆی سەرشەقاممان بۆ گواستونەتەوە هێماکان حاڵەتی زۆر تایبەت و گرنگمان بۆ لەوێ داناون لە سپۆتلایتەکان و فۆلۆی تیکتۆکە کەشمان بکەن بە شێوەیەشی گشتی کار ئاسانیمان بۆ کردوون ئینشاءالله ڤیدیۆی زۆرمان داناون لە ئەکاونتەکان بۆ ئەوەی کەوە کاراسانیی تەوا بۆ کوردانی ئەڵمانیا بکەین ئینشاءالله ئینشاءالله هەر بەردەوامیش دەبین بەپێی ئەو فیدباکانی کە بۆمان هاتوونەوە وا دەکەن کە ئینشاءالله زیاتر هەوڵ بدەین و پیلانی گەورەتریشمان هەبیتن ئینشاءالله بۆ ساڵی داهاتوو بۆ ئەوەی کەوە پرۆژەکەمان گەورەتر بکەین. دەچینە سەر ئەو پرسیارەش تەمەشاکەن نووسرایە باوشتێ لە ئاختۆنگ زۆرترین خێرا ڕێگە پێدرا و 40 کیلۆمەتر بوو بڕۆ باشۆ باوشتێلت هەیە بڕۆ بەردەوام بە ئۆتۆمبیلی بەرامبەر ترافیکیان هەیە ئەوە ڕاوەستاینە زۆر باشە هەتا ئێرە خێراییمان چل بوو باوشتێ لە کۆتایی پێهات بەڵێ کەواتە خێرایی سنووردارکراوەکەش نەما wie verhalten Sie sich jetzt richtig ئەم ئێستا تۆ نەڵسکەوت دەکەم بە شازێکی دروست ich beschleunige erst ئەو کاتی خێرایم زیاد دەکەم wenn die Geschwindigkeitsbegrenzung durch ein Verkehrszeichen aufgehoben wird یعنی ئەم ئەو کاتی خێرایم زیاد دەکەم کاتێک کە ئێستا هێمایەک بێتن
بۆ نمونە ئەو قەتعا ئەوەی کە نووسرایە 40 کیلۆمەتر زۆرترین خێرای ڕێگە پێدرا و کاڵ ببتەوە خەتی بەسەردابێتن ئەو خێرای یەسنودارکراوە تەنها بە هێمای هاتوو چۆ هەڵبگیرێتەوە ئەو کاتیام خێرایم زیاد دەکەم نەخێر ئیش پیشلۆی نیگە خێرایم زیاد دەکەم باوشێ لە کۆتایی پێهات بەڵێ ئەو هێمایە کە لێمان دیارە تەنها لە بۆ باوشتێلەکەیە کە خێرایەکە 40 کیلۆمەترە ئیش پێ هەلتمانی گشتکات بای لەسەر 40 کیلۆمەتری دەڕۆم ئەو خێرایەکەمە لەسەر بەرداوام دەم نەخێر تەنها وەڵامی دووەم بڕۆ باژە خۆتی پرسیاری دواتر ڤیددیۆیەکی ترمان هەیە پاسمان لە پێشە ڕێگاکەمان دوو سایدە تەمەشاکەن پاس چ دەکا لایدا پاسەکە چوار فلاشی پێکردیە بەڵێ باش ئەمە گوتیتمان چ پاس ئەگەر ڕاوەستا و چوار فلاشی پێکرد wir dürfen nur mit Schrittgeschwindigkeit heranfahren یاخود vorbeifahren ئەمە لێرەدا was ist in dieser Situation richtig لەو حاڵتەی چ شتێک دروستە der blaue PKW muss anhalten سیارە شینەکە دەبێت ڕابۆستی لۆ کاکە بە Schrittgeschwindigkeit دەتوانین تێپەڕبی یەکەم غەڵەتە ich darf mit unveränderter Geschwindigkeit weiterfahren خێرایم 45 کیلۆمەترە ئەمە ڕێگە پێدراوم بێ ئەوەی کەوا گۆڕانکاری لە خێرایەکەم کەم بڕۆم نەخێر ich darf höchstens mit Schrittgeschwindigkeit an dem Bus vorbeifahren ئەمن ڕێگە پێدراوم زۆرترین خێرای ڕێگە پێدراوم لێرەدا چەندە Schrittgeschwindigkeit 4 بۆ 7 کیلۆمەتر ئەمن تەنها بە Schrittgeschwindigkeit دەتوانم تێپەڕبم لەو پاسی سیارە شینەکەش هەروە ئاگادار بن باشە پرسیاری دواتر لێرەشدا ئاگاداری ئەو پرسیارەی بن was gilt bei der Nutzung von Fahrerassistenzsystemen für die Länges- und Querführung ihres Kraftfahrzeugs Längs- und Querführung ئەوە یعنی چ ئەمە هەندێک سیستەممان هەیە لە کاتی بەکارهێنانی ئەو سیستەمانە دەستێوەدانی سوکانیان هەیە یعنی سیستەمەکەوا دروستکراوە سوکانەکەشت بۆ دەسۆڕێتەوە تعامل بە سوکانەکەش دەکات نمونە پارک ئەسیستەنت کاتێکە ئۆتۆمبیلەکەت بۆ پارک دەکاتن دەستی لە سوکان دەکەیتەوە بۆ خۆی سوکانەکەت بۆ دەسۆڕینی و ئۆتۆمبیلەکەت بۆ پارک دەکات بۆ نمونە شپووە هەلتە ئەسیستەنت mit Lenk eingriff ئەو سیستەمەی کە لێناگەڕێت لە خەتی دەربچیتن بە دەستێوەدانی سوکانەوە کاتێک دەردەچی سوکانەکەت بۆ دەسۆڕینیتەوە دەیتەوە سەخەتێ یاخود شپووە ڤێکسل ئەسیستەن یعنی ئەو سیستەمانە هەمووی کار ئاسانی بۆ دەکەن بۆ ئەوەی دروستکراون کار ئاسانی بۆ شۆفێری بکەن بە دەستێوەدانی سوکانەوە بەڵام ئەمە دەبێ ئاگادار بین ئەو جۆرە سیستەمانە احتیمالی تەواوی لەسەر ناکرێتن یعنی دەکرێت هەڵەی بکەن ئەو سیستەمانە یعنی ئیشکردنیان سنوردار کراوە دەکرێت بۆ نمونە ئیش نەکات دەکرێت غەڵەتی بکەن دەکرێتن گریمان ئەگەر بە تەواتی خۆت بەتەمای ئەو سیستەمانە بکەی کارەساتی لێ بخەومێتەوە بۆیە لە کاتی بەکارهێنانی ئەو سیستەمانە لێرە چ دەگوزەری ئەمە ئاگاداری چ بین کە ئەو سیستەمانەی کە دەستێوەدانی سوکانیان هەیە یەکەم Ich muss bei einer Fehlfunktion des Fahrassistenzsystem unverzüglich übersteuern. طبعا کاتێکەوە هەڵەیەکی دەبینی لەو سیستەمەی ئەو سیستەمە بۆ نمونە بەتەواتی ئیشی خۆی نەکاتن حاڵەتێکی هەڵەی تێدا ئەتو فەوری دەبی دەستێوەدانی بکەیت باشە unverzüglich übersteuern یەکسەر ڕاستەوخۆ تو دەبی دەستێوەدانی لە سیستەمەکەیدا بکەیت یەکسەر سوکانی بگرە دروستە دوو Ich kann bei Möglichkeit die Längs- und Querführung dem Fachassistenzsystem überlassen. ئەمن ئەگەر هیلاک و ماندوو بووم تەواو ئەو سیارە لێخوڕینەی تەسلیم ئەو سیستەمانە بکەم خۆم بەتەما ئەو سیستەمانە بەجێ بێڵم ئێکاکە ئەو سیستەمانە خۆ جێگرەوەی تو نینە لە سیارە لێخوڕینی بەتەواتی کار ئاساین بۆ دەکەن یەکێک لە ئاوگابەکانت لەسەر لادەداتن بەڵام نەوەک تەواو ئۆتۆمبیلەکە لێ بخوڕین دوم غلط. Ich muss die Systemgrenzen des Fachassistenzsystems kennen. طبعا ئەمن دەبێتن سنوورەکانی ئەو سیستەمەش بزانم هەر سیستەمە و سنووری تایبەتی خۆی هەیە ئیشەکەی بۆ دیاریکراوە زیاتر ناتوانانی بکات کەواتە بە جوانی بەڕێکی وەکو خۆت دەبێ ئەو سیستەمانش بناسی باشە پرسیاری دواتر Was gilt beim Betrieb von Fahrzeugen hinsichtlich der Fahrzeughöhe einschließlich der Höhe der Ladung? ئەو پرسیارەمان هەبوو وەکو خودی پرسیار بەڵام وەڵامەکان گۆڕانکاری تێدا کرا باشە دەربارەی
ئۆتۆمبیلەکەت بۆ نمونە ئۆتۆمبیلێکی بەرزت هەیە دەربارەی بەرزی ئۆتۆمبیلەکە لەو حاڵتەیدا یاخود بارت لێبار کردیە ئەچوو دەبێ ئاگداری چبی باشە Ich muss die gesetzlich zulässige Höhe von maximal 4,5 Meter einhalten. ئەوە ئەو وەڵامە تڵەیە ئاگدار بن واتە لە ئەڵمانیا على ئەساس ئاخیر بەرزی ڕێگە پێدراوی ئۆتۆمبیلی 4 مەتر و نیوە نەخێر بە شێوەیەکی قانونی gesetzlich 4 Meter باشە zulässige Höhe von maximal 4 Meter in Deutschland کەواتە یەکەم غەڵەتە Ich muss bei nach oben über dem Fahrzeugumriss hinausragende Ladung die tatsächliche Höhe ermitteln. طبعا کاتێکەوە بۆ نمونە ببورن بەرزیەکمان هەیە بارت لەسەر ئۆتۆمبیلەکەت بار کردی و بەرزیەکی تەواوی دایتە ئۆتۆمبیلەکەت ئەتو دەبی بەرزی ڕاستەقینەی ئۆتۆمبیلەکەت لەگەر بەرزی بارەکەی بزانی بەرزیەکەی چەندە باشە گریمان بەژێر ئونتەفیغونگە چیدا دەچی بەژێر پردە چیدا دەچی ئەتۆگە نەزانی بەرزی ئۆتۆمبیلەکەت چەندە بەبارەوە گریمان کە باریش لێبار کردیە چۆن دەتوانی بەژێر ئەو ژێر پردەیدا بڕۆی چکە کارساتی گەورەی لێ دەقەومێتن ئەگەر بێت و ئەو بەرزیە نەگونجێ لەگەڵ بەرزی ژێر پردەکەی Ich muss mich in der Zulassungsbescheinigung Teil 1 über die Fahrzeughöhe informieren. تماشای سنەوەیەکەت کە کاکە سنەوەیەکت کەکە لەوێ نووسرایە بەرزی ئۆتۆمبیلەکەت چەندە باشە مەرێ وەڵا نەمزانی بڕۆ سنەوەیەکە لە کنەخۆتە تەمەشای سنەوەیەکەت بکە بەرزی ئۆتۆمبیلەکەت نووسرایە کە چەندە کەواتە دووە موسێم پرسیارێکی ترمان هەیە ڤیدیۆیە تەمەشا بکەین پرسیارێکی تری ڤیدیۆیی دیقەتدەن لە ناو شاداینە تا ئێستا هەموو شتێکتەوە ئەو جێبە بە پێشمان دەکەویتەوە دیقەتدەن جێبەکە بە پێشمان دەکەیتەوە پاسکە سوار لەسەر شۆستەیە دیقەتدەم پاسکە سوارەکە کۆتایی بە ڕێگەکەی دێتن یاخود بربەستی هەیە لە پێشەخۆی دێتەوە سەرجادەی دەشکێنتەوە سەرجادەی wie verhalten Sie sich jetzt richtig ئەو ڤیدیۆمان هەبووە چۆن هەڵسکەوت دەکەین ich fahre gleichmäßig weiter ئەمن بەو خێرایی کە هەمە بەردەوام دەبم نەخێر ich weiche nach links aus خۆملا دەدەم بۆ دەسەچەپ ناتوانی بۆ ئۆتۆمبیل لە تەنیشتە ئێستا بە پێش دەکەویتەوە ich bremse ab ستۆپ کە لێرەدا تەنها وەڵامی سێم پرسیارێکی ترمان هەیە لە بەنزیخانەیەچین تەمەشاکەن ئێستاوا لە گۆنشتوچی دەردەچین وا لەو پارکپلاچەی وا دەردەچین بەنزیخانە دەرچوین هاتینە و پارکپلاچەی هێما هەیە تەنها لە بۆ تێ بۆ دەسەڕاست بڕۆی کەسی پیادەش هەیە باشە تەنها لە بۆ تەیە بۆ دەسەڕاستی خۆت بڕۆی و نەفەریشمان هەیە ئاگدار بن لە دەسەچەپەوە وادێ Sie müssen aus der Tankstelle ausfahren لە بەنزیخانەی دەتەوێت دەربچی was ist richtig چ شتێک دروستە Ich habe Vorfahrt vor von links kommenden Fahrzeugen ئەمن پێشڕەویم هەیە لە پێش ئەو ئۆتۆمبیلانەی کە لە دەسەچەپەوە دێن نەخێر ئەمە گوتیتمان چێ Wer aus einem Grundstück rausfährt ist wartepflichtig هەر کەسێک لە گۆنشتوکەچی دەربچیتن ئیزوارە بۆستی Ich darf in beide Richtungen ausfahren ڕێگەپێدام بە هەردووک ئاراستە بۆ دەسەڕاست بۆ دەسەچە بڕۆم نەخێر تەنها بۆ دەسەڕاست لە بۆتە بوو Ich muss querenden Fußgängern Vorrang gewähren ئەمن دەبێت چ بکەم ماف بەو کەسانە بدەم کە دەپەڕنەوە لەسەر شۆستەکەی کەواتە دروست تەنها وەڵامی سێم پرسیاری دواتر ئەو هێمایەمان هەیە Rund und Rot heißt es Verbot تەنها ئەو بازنە سوورەشمان هەیە worauf weist dieses Verkehrszeichen hin ئەو هێمای ئاماژە بەسەکە Fahrzeuge alle Art dürfen diese Straße als Anlieger befahren هەموو جۆرە ئۆتۆمبیلێک وەکو ئەنلیگا بۆ نمونە سەبەبەکت هەیە مارت لەوەیە ئیشی بانقت هەیە پۆستت هەیە سەردانی کەسەکی دەکەی لە بۆ تێ داخلی و فەرعیبی نەخێر Fahrzeuge alle Art dürfen diese Straße nicht befahren لە بۆت نییە تەواو نۆگۆ کاکە باشە mit Schrittgeschwindigkeit befahren بە خێرای Schrittgeschwindigkeit بڕۆیت نەخێر تەنها وەڵامی دووە پرسیارێکی ترمان هەیە welches Verkehrszeichen verbietet Ihnen das Einfahren in den beschilderten Bereich کام لەو هێمای هاتوویانە لێت قەدەغە دەکاتن کەوا داخیل ببی داخیلی ئەو شەقامەی ببی دەرێن یەکەم ئەوە پێ دەرێ ماف بە بەرامبەرکەت بدە ئەوە یەکەم غەڵت دووەم تەبعاً پێ دەرێ ئاگادار بە
لە بۆت نییە داخلی ئەو شەقامەی ببی لەو دیوی ڕائین باشخاسێ وەرە داخل بە بەڵام لێرە لە بۆت نییە ئۆتۆمبیل لە بەرامبەر دێتە دەرێ ئاگدار بە سێ فوسکەنگە چۆنەمان هەیە طبعاً ناوچێکی پیادەیە لە بۆت نییە گەر ئەو هێمایە بەتە نابوو لە بۆت نییە داخل ببی کەواتە دووەم و سێم ڤیددیۆیەکی ترمان هەیە ئەو ڤیددیۆش هەربوونی هەبوو بەڵام وەڵامەکان گۆڕانکاری تێداکرا ینی زۆر لە پرسیارەکان زۆر ئاسان زۆر لە پرسیارەکانیش تەنها گۆڕانکاری تێداکرا ئاگداربن تەنها چەند پرسیارێک نەبیتن کە ئەویش بە شێوازێک بۆم ڕوونکردنەوە کە ئینشاءڵڵا هیچتان ئەشکالی تێدا نەبیتن باشە هیچتان کێشەتان لە بۆ دروست نەبیتن تەمەشا دەکەینەوە ماتۆر لە پشتمان دێتن جادە تۆزێک بەرە تەسکی هەیە تەبعاً لەلان شت خاسەینە تەمەشاکن ئێستا ئێلکاوی لە بەرامبەرمان دێ لۆ فەشە دیقەتدەن ئەوە تە ئێلکاوی لۆ فەشە چ بکەین دەچینە سەر پرسیارەکەی wie verhalten Sie sich jetzt richtig ئێستا چۆن بە شێوازێکی دروست هەڵسکەوت دەکەین ich verringere meine Geschwindigkeit خێرایەکەت کەمکەوە دروستە ich signalisiere den Motorradfahrer dass mich überholen kann ئاماژەی بە ماتۆرسکیلەکەی دەکەم وەرە کاکە بە پێشم کەوە نەخێر ich fahre mögliches weitrechts هەتا بتوانم دەسەڕاستی خۆم دەگرم لۆ جادە بەرە تەسکی هەیە ئۆتۆمبیلی بەرامبەریشم überbreite باشە زۆر گەورەیە In welcher Situation sollten Sie den Motor abstellen, um Kraftstoff zu sparen und die Umweltbelastung zu verringern? لەچ بارودۆخێکدا پێویستە سیارەی بکوژێنیتەوە بۆی سوتەمەنی خەزم بکەیت کەمتر سەر بکەیت واروە هەڕەشەی سەرژینگەی کەمکەیتەوە Wenn ich an einem Stoppschild anhalten muss کاتێک لە Stoppschildi ڕادەوسم نەخێر Wenn ich im Stau absehbar länger warten muss قەڵەباڵغیە لە پێشتووی زەعامە بە شێوازێکی پێشبینی نەکراو تەواو ئیزعام دروست بوو چ دەکەی هەتاری ڕابۆستی کەواتە گەر قەڵەباڵغیەکە زۆر بوو زۆر ڕاوەستای بیکوژێنەوە سیارەی an einem beschränkten Bahnübergang warten muss لەسەر سکەیەکی قیتاری چاوەڕێ دەکەی بەتایبەت ئەگەر قیتار تاخیری دروست پرسیاری دواتر ڤیددیۆیەکی ترمان هەیە لە ناو شادان خێرایمان 45 کیلۆمەترە تەمەشاکەن سکەی قیتارمان لە پێشە کاک ئەندریاس طبعاً گڵۆپەکە پرتەقاڵی بوو گڵۆپەکە پرتەقاڵی بوو تەمەشاکەن دووبارەی دەکەینەوە ئەو دوو خەتە سوورە 106 مەتر لێمان دوورە سکەی قیتاری یەک خەتی سوور 80 مەترە سکە قیتارمان هاتە پێش ئەو سیارە تێپەڕی ئەوە گڵۆپە پرتەقاڵیکە پێ بوو هێشتا شخانکە نەجوڵەیە تەنها گڵۆپە پرتەقاڵیکە پێ بوو هێشتا سۆریش نەبوو چ بکەین Wie müssen Sie sich jetzt verhalten? دەبێت چۆن هەڵسکەوت بکەین Ich muss den Bahnübergang zügig überqueren. ئەمن دەبێت بە پەلا لێرەدا ئێستا بڕۆم خۆم بگەینمێ و لە سکە قیتارەکەی بپەرمۆن نەخێر Ich muss vor dem Andreaskreuz anhalten. لە پێش کاک ئەندریاسی ڕاوەستە دروستە Bei geöffnete Schranken weiterfahren لێرەدا شخانکەکە مادام کراوەیە بەردەوام بمبڕۆم نەخێر تەنها وەڵامی دووە پرسیارێکی ترمان هەیە Bei welcher Verkehrsregelung müssen Sie vor dem Rechtsabbiegen grundsätzlich anhalten? کام لەو هێمانە پێشی ئەوەی کە پێچکەینەوە بۆ دەسڕاست دەبێت بوەستین شتۆپشیل تەمان دەبێت بوەستی ئەوەی دووەمیان ترافیکت سوورە سامەکی سەوزت هەیە بۆ دەسەڕاست ئیجباری بوەستی دروستە نابێ هیچ کەسێک بخەیتە مەترسیەوە ڕێگری لە هیچ کەسەکی بکەیت ئەوەی سێمیان ئاین مالیگە فۆفاتە هەڵێ پرسیاری دواتر In Ihrem PKW ist der Sicherheitsgurt für den Beifahrer defekt. ئەو پرسیارەش گۆڕانکاری تێداکرایە لە سیارەکەیما کوشتنی پێشەوەی دەسەڕاست ئەوەی کە لە تەنیشتمانە بایفاغەکە قایشەکە تێکچووە قایشی سەلامەتی پشتێنی سەلامەتی Wie verhalten Sie sich richtig? چ بکەین Ich passe die Gurthöhenverstellung an. Gurthöhenverstellung قایش لە ئەوەیدا ینی شوێنەکەی سابتە ناتوانانی بەرزی نزمی بکە ئێستا گریمان کۆپشتوچە ئەو سەربالیفانە دەتوانی تەنزیمی بکەی کوشن دەتوانی ئەو لە ئەولای پێ بکەی حڕەکەی پێ بکەی بەڵام قایش ناتوانی کەواتە ئەوە غەڵەتە Ich lasse keinen Beifahrer mitfahren لێمەگەڕە کەسە پێشەوە سوار بیجارێ و Ich lasse den Sicherheitsgurt reparieren دەبێت چاچی بکەیتەوە هەتا چاچی نەکەیتەوە نابی کە سواری ئاگدار باشە دووەم و سێم Bei welchem Verkehrszeichen ist das Wenden verboten?
کام لەو هێمانە سوورانەوە مەمنوعە دەرێن ئەوەی یەکەم تەبعاً دەرێت سوورانەوە مەمنوعە ئەوەی دووەم تونێلە لە ناو تونێلی سوورانەوە مەمنوعە ئەوتۆبانی سوورانەوە مەمنوعە هەرسێکی دەستکە گوڵەکی تر لە بۆ ئیمتحانی زۆر ئاسانە پرسیارێکی تر لە سەر ئەوتۆبان دەڕۆین تەمەشاکەن خێرایمان 120 کیلۆمەترە سایدی ناوەڕاست ئێلکاڤی لێیە دیقەت بدەن ئێستا قەڵەباڵغی دروست دەبی ها لە دوورەوە قەڵەباڵغی دروست دەبی ئەو ئێلکاڤێ دەسەڕاست چوار فلاشی پێکرد ئەوەی پێشەمە هێشتا چوار فلاشی پێ نەکردێ کابرا هێشتا بە خەبەر ناتی ئێلکاڤیەکە سایدی ناوەڕاستی گرتیەوە هێشتا بە خەبەر ناتێ چوار فلاشی پێ نەکردیە womit müssen Sie jetzt rechnen ئەمە دەبێ ئێستا حساب لۆ چ بکەین der auf mein Fahrstreifen vor mir fahrende LKW wird abbremsen ئەو ئێلکاڤیەی کە لەسەر سایدیم دەڕوا سایدی ناوەڕاست ئێستا ئیساب دەکات بۆی چێەوە قەڵەباڵغیەوە beschleunigen خێرایی زیاد دەکات نەخێر خۆ بەناو خەچی ناکەوی auf dem mittleren Fahrstreifen bleiben تەبەن لە سایدی ناوەڕاستیش دەمێنێتەوە باشە دووەم و یەکەم و سێمی ڕاستە حیسابی بۆ دەکەی لە مێشتی خۆتدا ئەوها حیسابی بۆ دەکەی دروستە پرسیارێکی تر Sie möchten einen Bahnübergang mit geöffneten Schranken überqueren was ist richtig دەمەوێت لەسەر سکێچی قیتاری کە شخانکەکە کراوەیە بپەڕمەوە یعنی لی تێپەڕم چ شتێک دروستە Ich muss mit mäßiger Geschwindigkeit an dem Bahnübergang heranfahren بە خێرایەکی ئاسایی لە سکە قیتارەکەی تێپەڕ دەبم دروستە Ich darf die Schienen nur mit Schrittgeschwindigkeit überqueren تەنها بە Schrittgeschwindigkeit دەتوان تێپەڕ بم نەخێر Ich rechne beim Überqueren des Bahnübergang mit Bodenwellen طبعا لەسەر سکە قیتاری تێ دەپەڕی چ هەیە ئاسنەکان هەیە ئاسنەکان ها سکەکە هەیە جاری وا هەیە دەبی خێرایت کەم بکەیتەوە یعنی خێرایەکەت زۆر کەم بکەیتەوە چکە ئیزعاجە زۆر عەزیەتی ئۆتۆمبیلەکەت دەداتن بۆیە ئاگادار بە ئاگاداری بۆدنڤێلەکەش بە باشە بۆیە یەکەم و سێمی ڕاستە دووەمی غەڵەتە پرسیاری دواتر Bei welchem Verkehrszeichen haben Sie an der nächsten Kreuzung grundsätzlich Vorfahrt کام لەو هێمانە کە هەمانە ئەمە لە چوارڕیانی پێشە خۆمان فۆفاتمان هەیە پێشڕەویمان هەیە یەکەم ئەو هێمایە لە بۆ چ بوو ئەو هێمایە داستان خۆش ئەو هێمایە پێت دەرێ ئاگادار بە یاسای ڕاست بۆ چەب لێرە جێبەجێ دەکرێت تاکە هێمای هاتوو چۆیە کە زیاتر لەو شوێنانە دەبینێت کە سەرفڕاکان بە باشی ئاسی بینین باش نییە لەو حاڵەتێ لێرەدا هەیە پێ دەرێتن ئاگدار باشە و چوتە ڕەشە ئاگدار دەکاتەوە لە ناو گیفاش شێلێکی کە ئۆتۆمبیلی دەسەڕاستەوی دەبێ ئەو لەویتی پێ بدە یاسای ڕاست بۆ چەپ ئەوە غەڵەت دوو لێرە من مافم هەیە لە پێش بەرامبەرەکەم ئەوەش غەڵەتە سێ ئاین مالیگە فۆفات باشە تەنها وەڵامی سێم لێدا دروستە تەنها لەو چوارانی پێشە خۆت جەنابەت پێشڕەویت هەیە پرسیارێکی تر چمان هەیە بهندێتە پارک ئاوزڤایزمان هەیە یاخود بهندێتە پارک پلاتمان هەیە Welche Dokument erlaubt es Ihnen hier zu parken کام دۆکۆمنت ڕێگەت پێدەدا لێرە پارک بکەی Der EU-Parkausweis eines von mir beförderten Schwerbehinderten بەڵێ بۆ نمونە ئەمە دەسەڕاستی کەسێکی نابینام کەسێکی نابینە ئەو پارک ئاوزڤایزەی هەیە ئەمن ئەو ناتوانانی سیاری لێ بخڕیتن نابینایە ئەمن یارمەتی دەدەم لەگەڵەوەیمە طبعا ئەم دەتوانم باشە بە ئاوزڤایزەکەوی ئەم دەتوانم Meine Anwohner Parkausweis ئەمن گریمان پارک پلاتێک لەکن ماریمە هەیە هەستای مە مانگانە لەگە شتاتی پارک ئاوزڤایزەکەم وەرگیتێ و پارەی دەدەم بەو پارک ئاوزڤایزەی دەتوان وێرە پارکم نەخێر Meine EU-Parkausweis für Schwerbehinderte یاخود خۆت خاوەن پێداویستی تایبەتی ئەو ئاوزڤایزت هەیە دەتوانی یەکەم و سێم زۆر ئاسان بوو پرسیارێکی تر چمان هەیە پاسمان لە پێشە پاس چ دەکات چوار فلاشی پێکرد ئایا ڕادەوەستی تەمەشاکەن ئەوەتە ڕاوەستە تەواو ڕاوەست یعنی چێ تەنها بە Schrittgeschwindigkeit لی تێپەڕبە دەرێن چێ Was müssen Sie in dieser Situation beachten ئاگداری چ دەبی Ich darf nicht am stehenden Bus vorbeifahren ئەگەر پاس ڕاوەستابی لە بۆم نییە بڕۆم تێپەڕ بم غەڵەتە Ich darf nur mit Schrittgeschwindigkeit am stehenden Bus vorbeifahren stehenden Bus پاسەکە ڕاوەستە تەنها بە Schrittgeschwindigkeit دەتوانین دروستە Person könnte die Fahrbahn überqueren خەڵک دەکەی لە جادەی بپەڕتەوە
پرسیاری دواتر was kann die Fahrstabilität eines mitgeführten Anhängers beeinträchtigen جەنابەت عەرەبانەکە لە دوو ئۆتۆمبیلی ڕاکێشایە چ شتێک سەقامگیرێتی یعنی کار لەسەر سەقامگیرێتی ئۆتۆمبیل و عەرەبانەکە دەکاتن بە تایبەتی عەرەبانەکە ein weit hinten im Anhänger liegender Ladungsschwerpunkt بینە بەرچاوی خۆتبارت لەو عەرەبانەی بارکردیە گریمان بلۆک لێ بارکردنە بلۆک ئەو بلۆکانت هەمووی لە دواوە بارکردیە عەرەبانە چی لێ دێ پێشەوەی قیت دەبتەوە برن دەبتەوە طبعا سەقامگیرێتی عەرەبانەکەی تێک دەچی طبعا ئەوە یەک دوو ein zu niedriger Reifenfülldruck der Anhängerreifen هەوای تایە عەرەبانەی کەمە دروستە ein undichter Stoßdämpfer یاخود بۆ نمونە شتۆزدێنفەکەی تێکچوە شتۆزدێنفە دەبڵەکەی تەواو نەبیتن ئەوەش دروستە باشە هەرسێکی دروستە پرسیاری دواتر Sie fahren eine Fahrzeugkombination ئۆتۆمبیل و عەرەبانت پێ بۆ خۆشی باز دەکە ئێستا diese besteht aus einem Kraftfahrzeug پێکاتوە لە ئۆتۆمبیلێک mit einer zulässigen Gesamtmasse bis 3,5 Tonnen und Anhänger mit einer 100 km/h in einer Stunde Zulassung یعنی ئۆتۆمبیلەکە و عەرەبانەکەت پێیە تەمان هەتاوەکو وەزنی ڕێگە پێدا و 3 تەن و نیوە لە بۆ نییە زیاتر لێ بخڕی ئەو عەرەبانەی کە لە دوو خۆڕ ڕاکێشایە لە بۆ هەیە 100 کیلۆمەتر لە سەعاتێکی پێ لێ بخڕی ئۆکەی ڕێگە پێدراوە ئەتاوەکو 100 کیلۆمەتر لە ساعتش پێ لێ بخڕی پرسیارەکە لێداوێ باش گوێ بگرن تکایە Wie schnell dürfen Sie auf eine Bundesstraße, nahe Autobahn, nahe Kraftfahrstraße, keine Kraftfahrstraße, höchstens fahren. زۆرترین خێرای ڕێگە پێداو لە بۆ عەرەبانەیە لەسەر بوندشتراسەی چەندە جەماعەت ئاگادار بن ئەو 100 کیلۆمەترە چولاسونگە لە بۆ kraftfahrstraßەی دەبیتن لە بۆ ئەوتۆبانشتراسەی دەبیتن بەڵام لە بۆ بوندشتراسەی نابیتن باشە چکە بوندشتراسە لە یەک سایدەوە هەتا 6 سایدی دەست پێ دەکاتن دەکرێت بۆ بوندشتراسەمانەبی یەک ساید بیتن لەوێ خێرای ڕێگە پێدا 100 کیلۆمەتر بیتن یاخود بۆ نمونە 2 سایدە یان 3 ساید بەهەرحاڵ هەر چۆنێک بیتن لەسەر بوندشتراسە زۆرترین خێرای ڕێگە پێدراو لە بۆ عەرەبانەی 80 کیلۆمەترە ئەوە یەک دواتریش ئەوەش بکەنە قاعیدە لە تیۆریدا هیچ پرسیارێک نییە کە بڵێتن خێرایی ئەنهێنگەی 100 کیلۆمەتر بیتن کە وەڵامەکەی 100 کیلۆمەتر بیتن خەریکە 100 دەنووسم ئەمیش غەرتم کرد باشە تەنها 80 کیلۆمەترە زۆر باش پرسیارێکی تر welche Teile Ihres Kraftfahrzeuges müssen Sie vor Fahrtantritt vollständig von Schnee und Eis befreien کام بەشەی ئۆتۆمبیلەکەت پێشەوەی دەست بە لێخوڕینی بکەی دەبێتن پاک بکەیتەوە لە بەفر و شەختەوانە die Frontscheibe زامی پێشەوە die Seitenscheiben زامەکانی تەنیشت die Außenspiegel ئاوێنەکانی دەرەوە هەرسێکی دروستە باشە keine weitere Fragen super du hast alle Fragen deine Auswahl beantwortet هاتینە کۆتایی ڤیدیۆکەی ڤیدیۆیەکی 48 دقەی بەڵام بە هیوای ئەوەی ئینشاءالله کەوا تەواو پرسیارەکان لی تێگەیشت بن دووبارەی دەکەمەوە جەماعەت سپاسان دەکەم ئەگەر وەکو دەستخۆشیەک ئەوانەی کە ڤیدیۆکەی دەبینن تکایە زۆرترین کۆمنتی بەجێ بێڵن لایکی ڤیدیۆکەی بکەن سەبسکرایب یوتیوبەکەمان بکەن بۆ ئەوەی کەوا زۆرترین کەس سوودمەند بیتن ئینشاءالله زۆرترین کەس بیبینیتن و هەروەها فۆلۆی ئەکاونتەکانی ترمان بکەن پشتیوان بەخوای گەورە بەردەوام دەبین لە خزمەتکردنی ئێوە هەم لە لایڤی ڕاستەوخۆ کە لایڤی ڕاستەوخۆمان هەیە لە پەیجی مۆڵەتی شۆفێری لە تیکتۆک و ڤیدیۆشمان هەیە بە تایبەتی لە سپۆت لایت لە سناپچات و هەروەها ئەو ڤیددیوانەی کە لێرەش هەمانە لە یوتیوبی بە هیوای سوود بۆ هەموو لایەکی لە دوعای خێربێ بەشمان مەکەن و جگەلەوەش کۆرسی تایبەتمان هەیە وەکوی باسمان کرد هەر بەڕێزێک ویستی کۆرسی تایبەت لە کنەمەوە وەربگریتن ئەوە لەسەر ڤیدیۆکە باسی ڕقەمەکەم کردیە لە ناوڕاستی ڤیدیۆکەی دەتوانن ئیتساڵمان پێ بکەن بە هیوای سوود بۆ هەموو لایەک سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵا وبەرەکاتوه